خەڵکی عێراق لە نێو وێرانەکانی دوای جەنگ و هەڵبژاردنێکی پڕ لە پەیمانی خۆشگوزەرانی نزیگە بنەوە لە کاتێکدا بڕیاری تێکەڵاوکردنەوەی 6 گروپی میلیشیای شیعەش بە سوپای عێراقی چیدە خوڵقێنێت. سەرکێشێکی گەورەیە. ئەگەر تێکەڵاویشی بکرێن وەک هێزی یەکگرتوو بخێنە سوپاوە فەرمان لە ئێرانەوە وەردەگرن، بەڵام ئەگەر بەشبەش بکرێن لەگەڵ خەڵکی دیگەدا ڕەنگە نەتوانن ئەو کارگەدایان هەبێت. زۆرینەی میلیشیەکانی حەشی شەعبی کە بکرێنە یەک هێز سەر بە ڕێکخراوی بدرن بە تەواوەتی سەر بە ئێرانن. ئەو تێکڵاوکردنا بەرەو کوێ دەچێت؟ ئایا فرمان لە سوپا وەردەگرن یان جۆرایاڵی ئەبوو مەهدی موهەندیس و هادی عامری دەبن؟ عێراق وڵاتێکی پڕ لە کێشمە بە تایبەتی لە دوای ساڵی 2003 و ڕوخانی ڕژێمی سەدام ئەو وڵاتە بووەتە جێگە و پێگەی ململانەی ناوچەیی و نێودەوڵەتی و شەڕی نێوان پێکاتەکانی. لە ڕابردوش عێراق بەدەست زۆرینەیەکی سونەوە بووە. ئەی ئێستا دیمەنەکە ئاواژوو بۆتەوە؟ زۆربەی ئەو ڕێکخرا و گروپانە بە تەواوەتی شوناسێکی تایفیان هەیە کە هاوتەری بە لەگەڵ بیر و ڕای شیعەگەرایی. ئەگەر بڕوانینە ئەوانی سەر بە ئێرانن لەگەڵ ویلایەتی فەقێن، هێڵی بیر و باوەڕشیان لەگەڵ ئێراندایە. ئەگەر بەراورد بکرێن لەگەڵ سەردەمی دەسەڵاتی سەدام حوسێن کە سونە دەسەڵات دار بوو، ئێستا شیعەکانیش هەروا دەکەن. دوای نەمانی داعش قسە و باس لەسەر وەدەرنانی هێزە یارمەتیدەرەکانی ئەمریکا دەکرێت لە عێراق. ئەمریکاش وەک شیکەرەوە باز دەکەن خواستیان هەیە عەبادی ببێتەوە بە سەرۆک وەزیران. ئەم هەنگاوەی تێکەڵکردنەوەی حەشدیش بە سوپا تا چەند لە قازانجی عەبادیە. پێم وایە ئەمە بۆ عیبادی باش نابێت و پێگەی لاواز دەکات. دەبێت هۆی دروستکردنی ناکۆکی لە نێوان عیبادی و ئەمریکا و هەروەها لە نێوانی عیبادی و هاوپەیمانەکانی وەک سەدر و شیوعیەکان. ئەوان نایەنەوێ لەگەڵی بەردەوام بن ئەگەر بزانن عیبادیش فەرمان لە ئێران وەردەگرێت. شەپۆلی توندوتیژی و تەقینەوەکانی ئەم دواییانەی نێو عێراق هێرش بۆ سەر حەشدی شەعبی لە هەندێک ناوچەی جیاواز، ناڕزایەکانی شارە سونیەکان و ئەو هەموو ئاوارە سونیەی نەگەڕاونەتەوە. تۆ بڵێ هەڵبژاردن وەڵامی هەموو ئەمانە بداتەوە؟ لەو باوەڕەدام ناهاوسەنگی لە هەموو وڵاتێکدا بوونی هەیە، هاوکاتی ئەوەی کە دەوڵەتی ئیسلامی شکستی پێهێنرا، بەڵام ڕەنگە بە شێوازی تر سەر هەڵبدەنەوە تا ئەجندای تایفی و توندڕەوی هەبێت لەلایەن ئەوانەی کە لە حکومەتدا باڵادەستن و دەسەڵاتی حەشدیان بەدەستەوەیە، بارودۆخەکان زیاتر بەرە و توندوتیژی تایفی دەبن، هەر بۆیە دواتر سەرهەڵدانی توندڕەوی تر دەبینین. هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عێراق کە لە 12 ئایردا بەڕێوە دەچێت لە نێو وڵاتێکدا گیرۆدەیە بەدەست دەربەدەری نێوخۆیی وڵاتەکە و ژێرخانێکی وێران و ناکۆکی نێوان پێکاتەکانی. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.